سڵاو خۆشەویستان، لە کوردستانەوە بۆ وڵاتی تونس، لە هەولێرەوە بۆ پایتەختی تونس کە ناوی تونسە، لە گوندی ئالیاوە تەسوورمان لێ کرد بۆ فیستیڤاڵی قەرتاز. خۆم لەسەر پشتی ئەسب بووم لە ئالیاوە بۆ سەرپەرشی سوور، دانیشتن لەگەڵ مامفازڵ موختاری گوندی ئالیاوە، زۆر یارمەتی داین لەگەڵ دانیشتن لەگەڵ بەرێوەبەری فیستیڤاڵ کە خۆی وتی 3000 سەیری فلیمەکەم کردووە و زۆر پێی خۆش بوو. ئەمڕۆ لە فیستیڤاڵی قەرتازەوە لەگەڵتانم. فیستیڤاڵی قەرتاز 27مین خۆڵیتی، 50مین ساڵێکی کە لێرە دەڵێن فیستیڤاڵی نۆبڵ. 53 وڵات بەشداری کردووە، 243 فلیم بەشدارە، لە 4 سینەمای جیاواز نمایش دەکرێت. 18 فلیم بۆ پێشبڕکێیە کە سینەمایەکی تایبەتە، ئەو 18 فلیمە لەو سینەمایە نمایش دەکرێن. فلیمەکانی تر ئەوانەی فلیمی درێژن سینەمایەکی تایبەتیە لێ نمایش دەکرێت. کورتە فلیمەکانی کە لە پێشبڕکێن لە سینەمایەکی تر نمایش دەکرێت. کورتە فلیمەکانی تری کە لە پێشبڕکێنین ئەوانیش لە سینەمایەکی تر نمایش دەکرێت. ئێمە هەر فریای ئەوە کەوتوین یەک سینەما سەردانی بکەین، ئەوانەی کە فلیمی درێژن یان فلیمی بڵندن بۆ فیستیڤاڵ لە پێشبڕکێدان بۆی ئاستی فلیمەکان ببینین و ئیزا فلیمی خۆمان. فلیم مەملەکەتی مێرولە لە دەرهێنانی ئەدنان عوسمان ڕۆڵی سەرەکی شارام نامێک کە خۆمم دڵسۆز ماوەتی ساری مانگ نمایش دەکرێت. 5 مانجیش یەکەم فلیمە لەو 18 فلیمەی کە لە پێشبڕکێی خەڵاتن، 5 مانجیش لە 2 ساڵی جیا نمایش دەکرێت کە ئەمە جێگای دەستخۆشیە. ئەمە سپرایزێکە بۆ ئێمە. مەرج نییە ئێمە ئێستا لەسەر فلیمەکە قسە دەکەین کە لە 18 فلیم لە پێشبڕکێدایە 3000 نمایش دەکرێت لە فیستیڤاڵ واتا خەڵات بەدەستێنین. بەشداریکردنمان لە هەولێرەوە بۆ تونس، لە گوندی ئالیاوە بۆ فیستیڤاڵی قەرتاز، ئەمە خۆی بەشداریکردنێکی زۆر گەورەیە، چونکە تاکە فلیم بووە لە کوردستان ئێمە بە خۆبەخشی کارمان کردووە، بەڵام لە فیستیڤاڵەکانی کوردستان نمایشمان نەکردووە. یەکەم فیستیڤاڵ یەکەم نیشاندانی لە فیستیڤاڵێکی نێونەتەوەی نمایش دەکرێت. بۆ خۆمان سەرکەوتوو بین، ئێوەش سەرکەوتوو بن.